طبعا امرو وەک خۆتان نەزانن پانێڵێک ڕێکخرابوو لە پەیمانگای براید لەژێر ناونیشانی ئاڵنگاریەکان و تکنیکەکانی ئیشپێکردنی ئۆتۆمبیلی کارەبایی یاخود هایبرید. طبعا ئێمە وەکو ئەوەی لە پانێڵەکەشە باسمان کرد بە کۆی گشتی ئەتوانم بڵم لە ئێستا نەخر هەرێمی کوردستان ئامادە نییە بۆ هێنانی ئۆتۆمبیلی کارەبایی یاخود بۆ ئیشپێکردنی ئۆتۆمبیلی هایبرید. بۆچی کە من بۆ دوو هۆکاری سەرەکی هەم لە پانێڵەکەشە ئاماژەم پێ کرد. یەکەمیان کۆستێکی زۆر لەسەر کەسی ڕاستە بۆ نمونە کەسێک کە ئۆتۆمبیلی کارەبایی هەیە لەوە چێ بیر لەوە بکاتەوە کە من لە کۆڵ بەنزین بوومەوە بەڵام نەخێر بە پێچەوانەوە تۆ لە داهاتوویە پێویستت بە چارجێکی زۆر دەبێت. لە ئێستا بۆ نمونە ئەگەر پرۆژەی ڕووناچی بکەوێتە کارەوە تۆ بەلایانی کەم و بۆ چارجی پاترێکت پێویستت بە لە نێوان 10 بۆ 15 سەعات دەبێت تاوەکو پاترێکت فول شەحنە بێ. ئەمەش ئەگەر پاتریەکان بە نمونەوە بگرین هەر پاترێکی سیارە نزیکەی لە نێوان 15 بۆ 20 ئەمپێر کارەبای دێت. تۆ بۆ لە ڕۆژێکە یاخود لە دوو ڕۆژە لە هەفتەیەکە 20 سەعات 20 ئەمپێر پیش پێ بکەیت لە ماڵ بەڵێ بەتەکید ئەمە کۆستێکی زۆر لەسەر کەسەکان. بۆیە ئەتوانم بڵێم هەروە کێشەیەکی ترمان هەیە لە هەرێمی کوردستانەوەش بابەتی ژینگەییە. طبعاً ئەم گەرمایەکە لە کوردستانە هەیە بە شێوەیەکە کە پاتریەکانی هایبرید پاتریەکانی ئۆتۆمبیل ینی بەرگەی ناگرن. بۆیە لە کۆی قسەکانی یاخود لە کۆی پانێڵە گەیشتنەوەی لە ئێستا ئێمە ئامادە نین بۆ هێنانی ئۆتۆمبیلی کارەبایی یاخود بۆ ئیشپێکردنی ئۆتۆمبیلی کارەبایی. بەڵام ئەتوانین ئامادەکاری بکەین، ئەتوانین پێشنیار بکەین، ئەتوانین ئیش لەسەر بابەتەکە بکەین کە ئامادەکاری هەرێمی کوردستان بکرێت بۆ ئۆتۆمبیلی کارەبایی.